گفتوگۆی ڕووداوەکان. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. لەرکە بیسەرمانە سڵاتان لە بەم کاتتان باش بەڕێزان بە یارمەتی هاوکارانم بەرنامێکی نوێی گفتوگۆ ڕووداوەکانتان پێشکەشەکەین. ئەمڕۆ چەندین تەوەری جیاواز گفتوگۆی ڕووداوەکان لە خۆ دەگرێت. پرسیەکەمان گفتوگۆ دەکەین لەگەڵ پەروین فاتح سەرپەرشتیاری یەکەی پەروەردەی کەرکووک لەسەر پێگنێنانی تاوەکوونێ ئێستا پارێزگای کەرکووک دوو ڕۆژ پێش ئێستا کۆبوونەوانە ئەندامانی کورد و کۆتایی کە ژمارەیان 8 ئەندام بوو بەڕێوەچوو، بەڵام کۆبوونەوەکە بۆی بایکۆتکردنی لەلایەن عەرەب و تورکمانەکانەوە هەڵگیراوە. دیار نییە کەی بەڕێوە جارێکی دیکە کۆبوونەوەکە ئەنجام بدەن. وەک دەزان کە ڕۆژی 18 کانونیەکەمی ساڵی ڕابردووە بژاردن لە 15 پارێزگای عێراق بەڕێوەچوو کورد لە کەرکووک و نینەوە سەلاحەدین و دیالە بە پەرتەوازی بەشداریان کرد. ئەوەش لە ڕووی دەنگ و کورسیەوە زیانێکی زۆری بە پێگەی کورد گەیاندووە لەو ناوچەیەدا، بەڵام تاوەکوونێ ئێستا پارێزگاری کەرکووک هەڵنەبژێراوە و یەکلایی نەکراوەتەوانە هەڵ دەدەین تاوەکوونێ میوانەکەمان ئامادە دەبێ دەچینە سەر تەوەرێکی دیکە. وەک دەزانن کە فەرماندەی گشتی هێزەکانی ئاسایشی ناخۆی باکوور ڕۆژهەڵاتی سووریاش کۆتای هاتنی ئۆپراسیۆنی مرۆی و ئەمنی دوێنە لە کامپی هۆڕ ڕاگەیان کە بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام بوو و باسییان لەوە کردووە کە ئۆپراسیۆنەکە بۆ ڕێگریکردن و لە پلانەکانی داعش بەم بەسی خۆڕێخستنەوە لە ناو کەمپەکە توانراوە بەرپرسی شانە نووسەکانی داعش دەستگیرکەن و لە ڕاگەیەنرایەکیشدا دوێنە باسییان لەوە کردبوو کە بە بەشبەسن بارکە ئەمنی و ئەخلاقی مرۆیەکان بەرامبەر بە دانیشتوانی کەمپی هۆڵ لە ڕوانگەی و زانیاریانەی کە بەدەستیان گەشتووە لە ڕێگەیدان پێدانانی بەشێک لە ئەندامانی شانە نووسەکانی داعش و هێزەکانیان کە لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ هێزەکانی سووریای دموکرات بە سەرۆکاتیەکینەکانی پاراستنی ژنانی پەژە پێکاتەبوون بە پشتیوانی و هاوکاری هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی قۆناغی سێمی ئۆپراسیۆنی مرۆی و ئەمنیان لە 27 کانونی دۆمەوە دەست پێ کرد. ئۆپراسیۆنەکە بە خێرایی و بەپێی ئەو پلانی بۆی داڕێژرا بوو دەستی پێکرۆم و سێکتەرەکانی کەمپەکە پشکنینان بۆ کرابووە وا چەندین ئامێری تەقەمەنی وە کەرەسەی تەقەمەنی دۆزرایەوە لەوانە مین و تەقەمەنی و ئۆتۆمبیل وە پشتێنەی تەقەمەنی و دایان ئەندامی شانەی داعش و هاوکارەکانی دەستگیر کرابوون. لە کاتی ئۆپراسیۆنەکەشدا هێزەکانیان توانیوانە ئەبوو سوفیان لاهی بکوژن کە بەرپرسی شانە نووسەکانی داعش بووە و پلانیان بۆ ئەوەی هێرشەکانیان لە ناو دەرەوەی کەمپەکە ئەنجام بدەن. هێکینەکانی پاراستنی ژنان یەپەژە توانیوانە ژنە ئیزیدیەکی ڕفێنرایش بە ناوی کۆڤان ئێدۆ خۆرتۆ لە چنگی داعش ڕزگارکەن کە بیری توندڕەوی لە ناو کەمپەکەدا بڵاو کردبووانێ هەرچەندە ئیدارەی کەمپەکە داوای لە ڕێکخراوە ناحوکمیەکان کردبوو کە خێمەی پێویستیان بۆ دابینکەن بۆی لە کاتی ئۆپراسیۆنی پاکنەوەی دانیشتوانەکە بە شێوەیەکی کاتی داڵدەدانی دانیشتوانەکە بکەن، بەڵام ئەوان بەشداریان نەکرۆ چونکە ڕوون بۆ کە هیچ پشگیرێکی تەواو لەلایەن ڕێکخراوە ناحوکمیەکانەوە نەبووە. ئاسینزمی بەرژەوەندین و دەوڵەتی و جێبەجێکردنی بەرپرسیارەتەکانی بەرامبەر بەم دۆسیە مەترسیدارە پەرەیسەندۆ بە تایبەتی ڕێکخرا و دامەزراوەنی و دەوڵەتی و پەیوەندیدارەکان ئەم دووڕوویە لە ڕادەبەدەر کارەکانی قورس کردووە. ئیدارەی خۆسەر دامەزراوەی ئەمنی و سەربازەکانی بەتەنیا جێدەهێڵێ وەکو لە ڕاگەنراوەکەدا ئاماژیان پێکردووە و بۆ پاکردنەوەی کامپی هۆڵ دوێنێ ئەو ئۆپراسیۆنە کە بە ناوی ئۆپراسیۆنی مرۆی و ئەمنی دەستی پێکرده بوو کۆتایی هات، بەڵام ئۆپراسیۆن و هەڵمەتەکانی پاکردنەوە ناوەسێت تا خێزانەکانی داعشی کەمپەکە بۆ میشە جێل دەیڵرێت چون کار کاتێک پێویستکە بەردەوام دەبن لە ئۆپراسیۆنی ورد و جدی. باوەڕەکەم هیچ یەک لە میوانەکان وەڵامی تەلەفۆنەکانیان نادەنەوە، هەرچەنە باوەڕەکەمێکی لە میوانەکان ئێستا ئامادە بێ گەر هاوکارم بن بۆ ئەوەی بزانێکین کام لە میوانەکانەوەکو ئاماژەم پێدا کە ئەمڕۆ چەندین تەوەری جیاواز لە خۆ دەگرێت. یەک لەوانە پرسی کەرکووکە و ئۆپراسیۆنی کەمپی هۆڵ کە دوێنێ کۆتایی هات و دەچینەوە کەرکووک. هاوکارم لە کۆنتڕۆڵ و ئاماژە دەدات کە میوانی یەکەمم ئامادەیە. پەروین فاتح بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی کەرکووک. پەروین خان سڵاو لەبێم کاتت باش، سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی.
هەموو کاتێکت باش سەرەتامەوەیەک ڕاستکردنەوەیە ئێستاە بەڕێوبەری یەکەی سەرپەرشتیاری نیم ئێستا ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکم بەداوی لێبردنەوە. پەروێن خان چەند ڕۆژە پێش ئێستا کۆبوونەوەی ئەنجومەنی نوێی پارێزگای کەرکووک بە بەشداری ئەندامانی کورد و کۆتای کریستانەکان کە ژمارەیان 8 ئەندام بوو بەڕێوەچوو. بۆچی چەند لایەنێک لە نێوان عەرەب و تورکمانەکان بایکۆتی ئەو کۆبوونەوەیان کردهبوو؟ بەدڵنیاییەوە هەمووتان ئەزانن ژینگەی کەرکووک ژینگەیەکی تایبەتە وەکوەوەی کە زیزی پێی ئەڵێ عێراقێکی بچوو کراوەیە لەو شاری من کە تیاژیم شاری کەرکووک شارێکە فرە نەتەوەیە واتە هەموو نەتەوەکانی تایە. بەڵێ جێت لێمە خاتون؟ بەڵێ کەرەمکە فەرموو. هەموو نەتەوەکانی تایە بە نەتەوەی کورد و بە نەتەوەی عەرەب و تورکمان و برایانی مەسیحەکانیش کە ئێمە لێرە لەم شارە ژینگەکەی وایە دەبێ بەیەکەوە بژینی و پێکەوە ئەو حکوومەتە دروستکەین. ئێمە حکوومەتی خۆجێتی ماوەی 18 ساڵە ئەو حکوومەتە نەماوە لەم فەراغە سیاسی 18 ساڵی کە فەراغە ئیداری کە هەبووە خەڵکی کەرکووک بە هەموو نەتەوەکان زۆرترین معاناتیان هەبووە. بۆیە ئێمە ئەوەی کە لە 12 کە هەڵبژاردنەکە کرا هەر کوتلەیەکی سیاسی لە کەرکووک چەند کورسێکی بەدەستێناوە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان 5 کورسیمان بەدەستێناوە واروەها کورسی مەسیحەکانیشان لەگەڵ ئێمە بڵێ تەوافقیان کردووە کاکە 6 کورسی برادرانی پارتی دیموکراتی کوردستانیش 2 کورسیان بەدەستێناوە لە ئێستا ئێمە یەکێتی و پارتی وەکو 2 هاوپەیمان لە کەرکووک بۆ یەکەم کۆبوونەوە واڕێکەوتین کە هەمومان وەکو کورد وەکو یەک ڕێزی ماڵی کورد لەو کۆبوونەوەی ئامادە بین. ئێمە بە پێی یاسا چوینە بۆ ئەو کۆبوونەوەیە. ئەمە دووهەم کۆبوونەوە بۆ تەئجیل کراوە. کۆبوونەوەی یەکەم هەر ئەمڕۆ دەرچوو بۆ شەوەکەی کتابەکە تەئجیل بوتیان بۆ پێنجی دوو. بەپێی یاسا ئێمە کاری خۆمان ئەنجام داوە وەوە یاساکە شاڵێت کاتێکە لەلایەن پارێزگای کەرکووکەوە داوەتەکرێن بە نووسراوێکی ڕستمی ئەبێ ئەو کۆبوونەوەی ئەنجام بدرێت. باشە بەڵام بەداخەوە کوتلەی عەرەبی و تورکمانی بەشداریان نەکرد و ئێمەش ڕێز لە بۆ چوونی نەتەوەکانی تر وەکو ئاماژەم پێدا لەبەرەوەی ژینگەکەی بڕیاری خۆیان بوو لایەنە تورکی و تورکمانی و عەرەب کە بەشدار نەبوون یاخود کاریگەری کەس و حزبی لایەنی دیکە بوو لە سەریانە؟ هەر وەکو ئاماژەم پێ کردی هەر کوتلەیەکی سیاسی لە کەرکووک چەند کورسێکی بەدەزێنەوە. ئەمانیش وەکو کوتلەی عەرەب کە بۆ خۆیان 6 کورسیان بەدەستێناوە تەحالوفیان کردووە. هەر کوتلەیەکیان چەند کورسێکی بەدەستێناوە ئێستا 6 کورسی بەدەستە واروەها تورکمانیش 2 کورسی بەدەستێناوە. طبعا بتەوێ و نەتەوێ ئەمە سروشتی ژیانی سیاسی ئیداری هەمووی تێکەڵ بۆ بە یەکتری لە ئێستاە بە دڵنیایی ئەوانەی سەرۆکی کوتلەیان هەیە ئەوان طبعا ئازیان پێدەن کە بەشداری نەکەن. بتەوێ و نەتەوێ تۆ ئەگەر لە هەر کوتلەیەکی سیاسیت خۆت کاندید کرد دەبێت پابەند بی بە پەیڕۆ و پرۆگرامی ئەو کوتلە سیاسی کە تۆ خۆت تێدا کاندید کردووە. بە دڵنیاییەوە ئەوان بەشداریان نەکرد و ئێمە نەمانوێت ئەو پێکەوە ژیانە تێک بدەین لە کەرکووک. کۆبوونەوەکەمان ئەنجامدا ئەو کە ئەنجامماندا چاوەڕوانیانمان کرد زیاتر لە 2 ساعت چاوەڕێیانمان کرد بۆی بەشدار بن. لە کۆتایی یا خەبەریان بۆ ناگرین کە ئەوان بەشدار نابن. بۆیە ئێمەش ڕێزگرتن لە بەها نیشتیمانەکانی شارەکەمان و لە بەها پێکەوە ژیانەکەی شارەکەمان ڕێزمان کرد لێیان و ئەو کۆبوونەوەمان دواخست بۆ کاتێکی تر. بەڵام ئەوەی کە لە کەرکووکە هەیە ئێمە مادەیەکمان هەیە لە یاسای مەجالیسی محافەزات و مەجالیسی بڵێن نوێنەرانی عێراقا. ئەم مادەیە
مادەیەکە کە دەبێ تەوافق هەبێ لە ضمنی ئەو مادەیە مادەی 35 لە فەقەرەی 4 دەبێ نەتەوەکانی کەرکووک تەوافق بکەن پێشەوەی کۆبوونەوەکان ئەنجام بدرێت. باشە بەرین خان لە پێش کۆبوونەوەکان تەوافق نەکراوە تا ئێستا لە مفاوەزاتان لایەنەکان بۆی بتوانن تەوافق بکەن و جارێکی تر کۆبوونەوەکە ئەنجام بدەین. باشە باس لەوە دەکرا کە لە کۆبوونەوەی یەکێتی و پارتی نزیک بوونەتەوە بۆ ڕێکەوتن بۆ دانانی پارێزگارێکی کەرکووک بەڵام مەرجی پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ کە دەبێت کوردێکی بێلایەن بێت. وڵاهی ئەوەی من بزانم لە هەموو دنیاە نەکرد لە وڵاتەکەی من لە هەموو وڵاتانی دەرەوە جیهانیش کاتێک کە کەسێک خۆی کاندیدەکە بێلایەن نییە هەر هەموو ئەم وڵاتە وایە یعنی وڵاتانی تریش هەر هەموو لەسەر بە کوتلەیەکی سیاسیە بن بەڵام لە کۆتاییە گرنگە کە کورد بێ ئەوە بۆ هەمومان جێگەی داخوازی شەقامیشە کە داوای ئەوەکەن لە ماوەی ڕابردووە لەبەرەوەی لە نەتەوەی عەرەب 6 ساڵی ڕابردوو ئیداری کەرکووکی بردووە بەڕێ وەکو پێویست نەبووە بۆ هەموو نەتەوەکان نەک بە تەنها بۆ کورد بۆ نەتەوەکانی تریش وەکو پێویست نەبووە بەڵام ئەگەری تەفاوت بۆ خۆتان نەزان لە کاتێک کە تۆچی بۆ حیوار لەگەڵ بەرامبەرەکەت کۆمەڵێ ئەگەر لەگەڵ خۆتا ئەبەی ئەمە دانیشتنی یەکەمیان بۆ باسیەوە کراوە کە کورد بێ مادام قەناعەتیان بەوەیە دەبێت یەک ڕیز بین لە گفتوگۆکان و یەک ڕیز بین لە دانیشتنەکان قەناعەتیانیش بەوەیە کە دەبێت کورد بێ دواتریش بۆ ئەگەرەکانی تر من گەشتبینم کەی بڕیارە ئەم پارێزگاری کەرکووک یەکلایی بکرێتەوە پەروێن خان تعاملی لەگەڵ پرسی زۆر خەڵکە هەموو پێکاتەکانی کەرکووک تعاملێکی یەکسانی بکە بۆ ئەوەی پێکەوە بژین زۆر ئاساییە. باشە کەی بڕیارە پۆستی پارێزگاری کەرکووک یەکلایی بکرێتەوە چونکە پرسی زۆر خەڵکە تاکو جەلسەی یەکەم دانیشتنێکی تر ئەنجام نەدرێ لەم پارێزگا لە دەرەوەی ڕێککەوتنەکانیش ئەوان ئێستا بەردەوامن ئەوەی من ئاگام لێبێ بەردەوامن لە 2 ڕۆژی داهاتووە ئینشاڵڵا یەکلا بێتەوە لە 2 ڕۆژی داهاتوودا پۆستی پارێزگاری کەرکووک یەکلایە بێتەوە ئینشاڵڵا. پەروێن فاتح ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دنیا سوپاس بۆی کە لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت. سوپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش. بەڵێ بەڕێزان ئەگەر هاوکارانم هەوڵ بن بۆ ئەوەی لە سەرکەمپی هۆڵیش وەکو ئاماژەم پێداتەوەری دۆمی ئەم پرۆگرامەمان تایبەت دەبێت بەو ئۆپراسیۆنی مرۆی و ئەمنی کە لە کەمپی هۆڵدا ئەنجام درابوو گرنگمە کە بزانم بۆم گرنگە کە بزانین کە دەرەنجامی خۆناخی سێمی ئۆپراسیۆنی مرۆی و ئەمنی لە ناو کەمپەکەدا چی بووە بەکوێ گەیشتووە باوەڕەکەم میوانەکەمان ژیان حەنا هاوسەرۆکی کەمپی هۆڵ وەڵامی پەیوەندەکەی ناداتەوانێت چەند جاریشە هاوکارانم هەوڵەدەن کە خۆیان بگەنەوە چونکە باوەڕەکەم جواب ناداتەوە بە هەر حاڵ تەوەرێکی دیکەی ئەمڕۆمان تایبەت دەبێ بەو داوای یاسایی کە کرابوو لە دادگایەکی باڵای ئەمریکا داوایکی یاسایی گشتگیر لە سەردایان بەرپرسی باڵای هەرێمی کوردستان بە دیاریکراوی بەرپرسەی پارتی دیموکراتی کوردستان تۆمار کراوە لەگەڵتان بەردەوام دەبین ئەم مژارە لەگەڵ ڕەنجدەرگراوی گفتوگۆ دەکەین. لە دادگایەکی باڵای ئەمریکا داوایەکی یاسایی گشتگیر لەسەر دایان بەرپرسی باڵای هەرێمی کوردستان بە دیاریکراوی بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان تۆمار کراوە. داوای یاسایەکە ئەو بەرپرسانە لە ناویاندا مەسعود بەرزانی، مەسرور بەرزانی و وەیسی بەرزانی تۆمەتبار دەکات بە کوشتن، ئەشکەنجە، تێوەگلاون لە کۆمەڵکوژی، هاوکاری لەگەڵ گروپە تیرۆریستیەکان، سپیکردنەوەی پارە، کوشتنی هاوڵاتی ئەمریکی، چەندین تۆمەتی دیکە و داوای قەرەبووی 18 ملیارد دۆلاری ئەمریکی لە تۆمەتباران دەکرێت. ئەو داوای یاسایە کە کۆپیەکی دەست ڕادۆی دەنگی گەلکەوتووە پێک دێ لە 327 لاپەڕە ڕۆژی 30 کانونی 2024ش پێشکەش بە دادگای فیدرالی ویلایەتە یەکگرتووەکانی ناوچەی
کۆلۆمبیا لە واشنگتن کراوە چاوەڕوان دەکرێت بە نزیکانە پرۆسی یاسایی و کارگەرەکانی دەست پێ بکە و داواکە لەلایەن تیمێکی شارەزای یاسایی ئەمریکیەوە ئامادەکراوە بۆیە هەر تۆمەتێک ئاماژە بۆ دەقی ئەو یاسایە کراوە کە پێشێل کراوە و شێوازی پێشکەشکردنی بەڵگەنامە و شاید حاڵەکانیش بەپێ ڕێکاری یاسایەکان ڕێکخراوە ئەمە یەکەمین داوای یاسایی گشتگیر و ڕێکخراوە کە لە دژی بەرپرسانی کورد بە دەرەوەی کوردستان تۆمار بکرێت. هەر لەسەر ئەم پرسە ڕەنجدەرگراوی ئەندامی بۆردی دەستگای تەفدا پرێس لە ستۆدیۆی ڕادیۆی دەنگی گەل لەگەڵمان میوان دەبێت کاک ڕەنج زۆر بەخێراتی. زۆر سپاس. زۆر کەس دەپرسێ کێ ئەم داوای یاسایی تۆمار کردووە. داوای یاسایە داوایەکی هاوبەشی نێوان کۆمەڵێک کورد لەگەڵ تیمێکی پارێزەری ئەمریکی و تیمێکی کەسانی باڵا لە ئەمریکا کە پێشتر پلەی باڵایان هەبووە لە حکوومەتەیەک لە دوایەکەکانی پێشووی ئەمریکا. باشە. کەی پرۆسەی یاسایی و کارگەڕەکانی ئەم داوایان دەست پێ دەکات؟ بەپێی یاساکانی ئەمریکا لەو ڕۆژێکە داوای یاسایی تەقدیم دەکەی کە ڕۆژی چوارشەممە تەقدیم کرا 3 مانگ دوای 3 مانگ یەکەم دانیشتنی دادگا دەست پێ دەکەن بەڵام هەر بەپێی یاساکانی ئەمریکا بەر لە 3 مانگەکە دەبێت تیمی ئەوانەی کە داوای یاساییان پێشکەش کردووە لەگەڵ تیمی بەرگریکارانی ئەوانەی کە تۆمەتیان خراوەتە پاڵ بە یەکەوە دابنیشن بۆ ڕێککەوتن لەسەر کۆمەڵێکشن یەک لەوانە ڕێککەوتن لەسەر ئەوەی دۆسیەکە چۆنە لە ئەمریکا یاسایەکەیە ڕەنگە هەندێک جار لە هەندێک داوای مەدەنی نەک جینایی بەڵام ئەو دۆسیە جینایی و مەدەنیە ئەگەر بێت و لایانی تۆمەتبار یەکسەر قەرەبۆ بدا ئەو قەرەبۆی کە داوا کرایە لە لایحەی سکاڵاکار ئەو تۆمەتە پێویست ناکە بچێتە دادگا بەڵام تۆمەتی جینایی هیچ ساری نیە دەبێت لا بچێتە دادگا و دەمەوێت ئەمن ئەوە برێم لێرە یەکەم جارە پێشتر لە ئەمریکا و لە زۆر وڵات کە داوای مەدەنی دژی کەسانی باڵا تۆمار کرابوو بەڵام یەکەم جارە داوایەکی مەدەنی و جینایی لە دادگای فیدرالی ئەمریکا تۆمار دەکەێت دژی 52 کەس گرنگەکە لەوەیدایە ئەم داوایە لە هیچ شوێنێکی هیچ ویلایەتێکی ئەمریکا نەکراوە ڕاستەوخۆ لە دادگای فیدرالی کراوە هۆکارەکەشی بە کورتی بۆەوە دەگەڕێتەوە بەشێک لەوانەی کە تۆمەتبارن لەم دۆسیەکە 52 کەسن هەڵگری ڕەگەزنامەی ئەمریکی نین ئێستا دێمە سەر ئەوەش بۆ نمونە مەسعود بارزانی ئەو کاتە چۆن نەتوانێت بچێتە دادگای ئەمریکا کاتە کە هەڵگری پاسپۆرتی ئەمریکی نییە جا لێرە خاڵە گرنگەکە ئەوەیە کە ویستم ئاماژە بۆم لەبەر ئەوەی لە دادگای فیدرالیە ئەمریکا یاسایەکیە دەرێ هەر کەسێک کە داوای لەسەر تۆمار بکرێت دادگای فیدرالی هاوڵاتی ئەمریکی بێ ئەمریکی دەبێ لە هەر شوێنێکی دنیا بێ مادەم تۆمەتبارکراو دەهێنینە دادگا ئەگەر تۆمەتەکە زیانی بە بەرژەوەندی باڵای ئەمریکا گەیان بێ بەڵام لە دۆسیەکە تیرۆری تێدا مخدەراتی دانی پەریخان لەناو دۆسیەکە کۆمەڵێک شتەیە ئەس دەکەم باسی بکەم ینی دۆسیەکان 25 دۆسی جیاوازن هەر دۆسیەک کۆمەڵێک کەیس لە خۆ دەگرێتن کۆمەڵێک کەسی جیاواز سکاڵایان کردیە بەڵام لەناو دۆسیەکە کراوە بە دۆسیەشی دیاریکە بۆ نمونە جینۆسایدی شەنگا ئەمە یەک دۆسیە بەڵام کۆمەڵێک سکاڵاکار هەیە کە تا ئێستا ناوەکانی ئاشکرا نەکراوە کوشتنی هاوڵاتیانی ئەمریکی لە عێراق و لە ئەمریکا بەشێکیان کوردن بە ڕەگاز و ئەمریکینە بەشێکیان ئەمریکینە و کوردنینە ڕفاندن خەڵکیان ڕفاندووە سپیکردنەوەی پارە یەک لە تۆمەتە هەرە گەورەکان بریتە لە سپیکردنەوەی پارە لەناو دۆسیەکە بەشێکی فراوانی داگیر کردووە جا ئەوانە بەرپرسانی سیاسی بن یاخود تۆمەتبارەکان سیاسی بن یاخود خەڵکی مەدەیم لەناو دۆسیەکە کەسێکی تێدایە کورد نییە عەرەبە تاکە عەرەبە لەناو دۆسیەکەیدا هەیە کاری ئەو کابرایە تەنها سپیکردنەوەی پارەیە بۆ تۆمەتەش تۆمەتبار کاری سپیکردنەوەی پارەیە بۆ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو دنیا پەریخان ڕێکخراوی مەدەنی کە دادەندرێت بۆ یارمەتیدان و لێقەوماوانی ناوچەیەک باشە پارە لە دەرەوەی ئەو وڵاتە دێنێتە ئەم وڵاتە ئەوەی ئەو برادرە 8 ڕێکخراوی دروستکردە پارەی کوردستانی بردیتە ئەوروپا بە حیسابەوە سەرمایەدار و خەڵکی کورد یارمەتیدار لێ پارەکەی سپی کردو کردی تێ بازرگانی ئەشکەندەزانی جەستە یەکێکترە لەو تۆمەت ئەمانە هەمووی
سەرچاو بەڵگەی باوەڕپێکرا و فەرمین چونکە زۆر کەس پرسیاریەوەکە ئایا ئەم بەڵگانە ساختەنین کۆپی نەکراون ینی هەمووی باوەڕپێکراون سەرچاوەکان بەدەست ئێوە گەیشتووە من بەو شێوە جواب دەدەمەوە ئەوانەی لە ناو دۆسیەکەدان باشترین پارێزەرانی ئەمریکا کە ئێستا ناوبانجانەیە 12 پارێزەر هەمیان پارێزەری ئەو دۆسیین ئەو خاڵی یەک خاڵی دووەم ئەو لایەنانەی کە سکاڵایان تۆمارکردە ئێستا دیارن سێ بەشن یەکێکیان ڕێکخراوی قەرەبۆکردنەوەی قوربانیانی کوردستان کە سەرۆکەکەی ستیوارت مارکە بەرپرسی دۆسیەی یاسایی سێ سەرۆک کۆماری بووە ئی ئەمریکا و لە 6 کابینەی ینی سەرۆک کۆماریشدا دۆسیەی تایبەتی بەڕێوە بردیە یەکێک لە گەورەترین ئەو دۆسیانەی کە بەڕێوە بردیە نوێنەری ئەمریکا بۆ گفتوگۆکردن لەگەر ناتۆ ینی کەسێک پارێزەر بوو بێت ئەو هەموو باگراوندە سیاسی هەبێ ینی پێشتر 2 ساڵ و نیو کاری لەسەر دۆسیەک کرد بێت نازانێت لە ڕوویاسیایە بەشیە دەگا باشە ئەمە خاڵی یەک خاڵی دووەم ئەوانەی تر کورد تێدا جۆن دۆز لە ناو دۆسیەکەیە لە ژمارەیەک دەست پێ دەکاتە 5,000 جۆن دۆز بریتە لەوەی ئەو کەسانەی کە نایانەوێ ناوەکانیان لە ئێستا ئاشکرا بکرێت تا ڕۆژی دادگایی ئەمە ئەوانە دەگرێتەوە و خاڵێکی تر کە دەمەوێ باسی بکەم کە زۆر گرنگە لە ناو دۆسیەکە هاوکاریکردنی تیرۆرستان هەبوونی پەیوەندی بەرپرسانی باڵای کورد لەگەر داعش لەگەر قاعیدا کە زیانی بە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەمریکا گاودەمە پێیاندا و تاک پەیمانان هەم بە حێرات کاگرانجێک پرسیارە لێکم ئازادی لەوەی کە وەڵامی ئەم پرسە ئەدەیتەوە یاننا دەنگۆیە کەبوو لە سەرەتای هاتنی داعشە گوایە کە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێردا کۆبوونەوەیکیان لەگەڵا کردوون تا چەند ئەم زانیاریە بە بەڵگەی فەرمی بەدەست ئێوە گەشتە و کەوتۆتە ناو ئەم دۆسیەوەکەوەی کە ئێستا جەنابەت ئاماژەت باوکاریکردنی کرد من ناتوانم قسە لەسەر ئەو وردەکاریە بکەم بەڵام زیاد لەو قسەی کە جەنابەت دەرەی شتی ورتریشەیە باشە بەڵام وردەکاریەکان هەتا ڕۆژی دادگای ناتوانین باس بکرین باشە دادگای ئەمریکا ئەتوانێت کەس بە زۆر لە ناو ئەوەی کە داواکەی لەسەر تۆمار کرا بۆ نمونە زۆرێکیان پاسپۆرتی ئەمریکیان هەیە ئەتوانێت بە زۆر ڕاپێکی دادگایانکە یاخود نا بەڵێ دەتوانێت هەر هاوڵاتیەکی ئەمریکی هەڵگیری ڕەگەزنامەی ئەمریکی بێتن و هەڵگیری گرین کارت بێ مولزەمە بە هەموو یاسا و ڕێساکانی ئەمریکا زایدەنەوەی لەبەرەوەی داواکە لە دادگای فیدراالیا هەر کەسێکیش هەڵگیری ڕەگەزنامە ئەمریکی بیان نەبێت ئەمریکا دەیبات لە حاڵەتێک ئەگەر نەخرا ئەو دەما ڕێکاری تر دەگرێتە بەر دوای کۆتایی هاتنی دۆسیەکە ئەگەر تۆمەتبار بوو ئەوەی چکە هەموو ئەوانەی لە ناو دۆسیەکەدا ئێستا ینی ناتوانانی بڕێ ئەوە کارەکەی کردیانەکە تاوەکو دادگایەک لای نەکاتەوە تۆمەتبار سکاڵایەکە دۆڕاندیان سکاڵایەکەی بەسەردا ساخ بەوە لە هەر شوێنێکی دنیا بدەهێنن ئەگەر ئەو ڕۆنات هەڕێکاری ترەیە بۆ نمونە لە ئەنتەرپۆل بۆ نمونەکە هاتە هەر وڵاتێکی ئەوروپی زۆر بە ئاسانی هاوڵاتیەک دەتوانێت پشکارە لێ بکە ئەم کابرای لە دادگایکی ئەوە دۆڕاندوێتی تۆمەتبارە وەزایدەن ئەوەی پەریخانیانی ئەمە لە سەردەمێک دەژین ئەمریکا وڵاتی یەکەمە هەموو ئەو کار و کردوانەی لە ئەمریکا دەکەێت تۆماتیکی لە هەموو وڵاتەکان جێبەجێ دەکرێت بۆیە ئەوە هۆکارە پەنابرایتە بەردادگای ئەمریکا زۆر مەبەستمە وەڵامیان پرسیارە بیدەیتەوە دادگای باڵای فێدراڵی ئەمریکا کاردانەوەی چی بوو بەرامبەر بەم سکاڵایی ئێوە کە کراوە و بۆی شۆک نەبوو کە ئەم هەموو تۆمەتە ئاڕاستەی ئەم بەرپرسانە کراوە پەریخان شتێک لە ڕەوڕەوەی کاری یاسایی لە ئەمریکا هەموو هاوڵاتێک تووە مافی ئەوەی هەیە سکاڵا بکات بەڵام ئایا سکاڵای بەڵگەی هەیە یان نا پرسیارە جەوهەریەکێ بەڵام ئێوە بەڵگەی وەکو ئاماژەت پێدا بەڵگەی تاڵتان لەلایە پەریخان نزیکە 3,000 کاتژمێر 12 پارێزەر تیمێکی فراوانی کورد دەیان هاتوچۆ لە ئەمریکا و بۆ ئەوروپا
و لە کوردستانەوە بۆ ئەمریکا لە ئەوروپا و بۆ ئەمریکا دانیشتن دیدار ینی دۆسیە بۆ پەریخان ئاز دەکەم بیزانی لەسەر یەک وشەی بە مانگ بە دوواداچوون کرا ئەوانە هەموو وای گەیشتی ئەو قەناتی ئەو دۆسیە بۆیە تاخیر کرا 2 ساڵ و بە بێدەنجی کاری لەسەر کرا بۆ شتی مەلموس و بەڵگەدارت هەبیت 2 ساڵ و خەریکی ئەم دۆسیە بەڵێ 2 ساڵ و خەریکی ئەو دۆسیە باشە سکاڵا کارەکان داوای چیەکەن سکاڵا کارەکان وەکوتم داوایەکە 2 بەشە داوای مەدەنی و داوای جینایی مەدەنی لە هەموو وڵاتێک وایە قەرەبووکردنەوەی مادیە جیناییش سزادانە زیندانیکردنە پێبژاردنیشە ینی هەردووچی تێدایە باشە سکاڵاکان تەنیا لەسەر سەرانی پارتی دموکراتی کوردستانە یەکێتی نیشتمانی کوردستان یاخود هیچ لایەنێکی دیکە لەو حزبانی دیکە تیانە لە ناو دۆسیەکە پەریخان 52 کەس تۆمەتبارکراینە 47 کوردن سەر بەکوێن ئەو ئێستا دەمەوێت هەر بۆی بە دەقیقی وەڵامەکە بگا 47 کوردن 5 بیانینە لەو 5 2 ئەمریکینە 2 ئەڵمانینە یەکێکیان عەرەبە عێراقیە و هەڵگیری ڕەگەزنامەی ئەمریکیە ئەوەی تر لە ناو دۆسیەکەی پشتی شێر بەر بنەماڵەی بارزانی دەکەوێت تەنها مەنسوور بارزانی نەبێت لە ناو بنەماڵەی بارزانی کە کوڕی مەسعود بارزانی ئەوانی تر هەموو تێدایە و کۆمەڵێک ناوی تریش تێدایە کە هەناوی زۆر نادیارە ناو بنەماڵەی بارزانی بۆ نمونە لینا بارزانی تێدایە کەس نازانێت لینا بارزانی چێ بەڵام لینا بارزانی ئیمپراتۆریەتی هەیە لە ئەمریکا باخیرەی تایبەت بەخۆی کۆمپانیای فڕۆکەوانی هەیە دەیان کۆمپانیایەکی هەیە ئەوە یەکێکشترە بەگشتی ئەوانەی کە لە ناو دۆسیەکە داهەن زۆرن لە مەسعود بارزانیەوە دەست پێ دەکات دواتر مەنسوور بارزانی وەیسی بارزانی بابۆ کە مستەفایە ناوە ئەستیەکەی کە حاکمی عورفی منتیقەی لە سۆرانەوە بگرە هەتاوەکو حاجی ئۆمەرانە حکوومەتی هەرێم لەوێ دەرهیچ ئەوە چینیە ئارین بارزانی تێدایە کەریم سنجاری تێدایە بەیان سامی عەبدوڕەحمانی تێدایە تریفە عەزیز نوێنەری حکوومەتی هەرێم بەناو حکوومەتی هەرێم لە ئەمریکا دیندار زێباری تێدایە کەمال کەرکوچی تێدایە ئەسمەد ئەرگوشی تێدایە جەعفەر ئیمینکی زەعیم عەلی ئاشتی هەورامی ئازاد بەرواری هۆشیار زێباری سەیران بارزانی خێزانی مەنسوور بارزانی لینا بارزانی درشاد بارزانی سیروان بارزانی نیهات بارزانی سیدات بارزانی و پێدادی هەتا 52 کەتەوە دەبیت باشە کاگرانج لەو ڕۆژەوەی کە ئەم داوایە بڵاو کراوەتەوانە وە بزانم وەکو تەبدا پرێز یەکەم شوێن بوو بە هەڵەدا نەچوو بێتم کە بڵاویان کردەوە دواتریش لە چەند شوێنێکی زۆر کەم بە ژمارە توانین بڵین هەژمارە کرێت بۆچی میدیاکانی باشووری کوردستان خۆیان لەمە پاراستووە چونکە خۆشت ئەم ڕۆژنامەوانی هەم چالاکوانێکی سیاسیە بۆ جێگەی پرسیار نەبووەمە نە بۆ من جێگای پرسیار نییە هۆکارەکەی لەوەیە هەموو دۆسیانەی کە بە درێژایی 4 ساڵی تەمەنی تەفدا پرێست هەمیشە دەستی بۆ بردووە دۆسی زۆر نوێ بووە و دۆسی زۆر خەتەرناکیش بووە پێشتر کۆمەڵێک شتمان کردیە بۆ نمونە لە ڕۆژمێری تیرۆر دەستمان پێکرد کەس نەیدەوێرە باس بکە ئێمە پێداهاتین لە 1991 تا 2020 لەناو ئەو دۆسیانە بنەماڵەکانمان دەینە تهدیدمان دەکرد چێ تۆمەتبارە چێ بکەرەکەیە و بنەماڵەکانیان داهاتن قسەیان دەکرد ئەوەی تر دواترین ڤێرژنی بەشێک لە کارەکانی تەبدا بریتێ لەو داوا سکاڵایە داوایەکە هێندە گەورەیە پەریخان هێندە ترسناکە تەنانەت ئۆپۆزیسیۆنیش ناوێری باسی بکە یعنی لەبەر ترسیاناتە ئێستا بێگومان هیچ هۆکارێک نییە لە ترس زیاتر لەبەرەوەی هەتاوەکو ئێستا کەس نەیتوانیوە ئەو هەموو بارزانانی لە تەنیجێک ڕێز بکاتن باشە ئێوە پێشتر زۆر ڕوبەڕووی هەڕەشە و هێرش و ئەم جۆرانە بوونە تۆ لە دوای ئەم داوایە هیچ شتێکی نوێ هەیە بۆ خۆتان یەک لە خاڵەکانی داوایەکە کە زۆر کەس یعنی بەداخۆ زۆر کەس داوایەکەی نەخوێندێتەوە یەک لە خاڵەکانی ناو داواکەیە دەرێ هەر کەسێک سکاڵاکار بێ شاهد بێ هاوکار بێ ناوی ناو دۆسیەکەی دابێ لەو ڕۆژێک کە داوایەکە پێشکەشکرای هەتاوەکو ئەو ڕۆژەی کە داوایەکە خلاص دەبێ هەر شتێکی بەسەر بێ
ئەو تۆمەتباران بەرپرسندەی ئەمە بەشێکیان. بەشی دووەم پەریخان ئێمە ئەو گروپەی کە ماوەیەکە دەستماندایدا ئەو کارانەی کە بڕوامان پێەیە بەڕاستی زۆر گرنگی بەو شتانە نادەین. هەموو ئەوانەی پێشتر کە کرایە بەرامبەر من بەیانیش دووبارە زۆر زیاتر بکرێتن ئیلا بە مردن ئەجینا واز نایێنی لەبەرەوەی ئەو کارانەی ئێمە دەکەین بڕوامان پێیەتی ناتوانین دەست هەڵگرین لە بڕوای خۆمە. جا خەڵکێک نایەوێ بیکە یاخود لە بەرژەوەندی سیاسی تێدانیا وەکو ئۆپۆزیسیۆنی ئێستا یاخود دەترسێتن بڕوو بیان و دێنێتەوە کارەکە ناکە. ئەجینا کارێکی بەو شێوەیە لە مێژووی کورد تاوەکو ئێستا شتێکی بەو شێوازە نەبووە بەرامبەر بە دەسەڵاتی چەتەی سیاسی لە باشووری کوردستان. چۆن دەکرێ دەستگا ڕاگەیاندنی سربەخۆ بێ یان دەستگایەک بێ پروپاگەندەی ئازادی بکە یاخود هێزێک بێ بڵێ من ئۆپۆزیسیۆنم چۆن دەکرێت دێنەی قۆزێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە دەیان جاریتەوە وتومانە هێزی ئۆپۆزیسیۆن کە بەناو خۆی لێنا ئۆپۆزیسیۆن کەناڵی ڕاگەیاندنی سوتاوە پێی دەڵێن تۆ وەرە دۆسیەکەت بینە ناو دۆسیەکەی ما ئەگەر ناشێنی ناو دۆسیەکەی ئێمە وەکو سکاڵک ڕێگات نیشاندەی چۆن دەیکە نایکە هۆکارەکەی چییە. ئەمە بەشێکی وەڵامەکەت. بەشەکەی تری پەریخان لە ناو دۆسیەکە بەرپرسانی یەکێتیشی تێدایە بۆ نمونە تیرۆری کاوەگەریمانی یەکێکە لە دۆسیەکان خۆل تیرۆری کاوەگەریمانی لە بارزان و منتیقی هەولێر نەکرا دەستێمانی کرد بکارەکەشی دیارە ئەمەی تێدایە. بەڵام ئێمە ئەو گروپەکە کارمان کردووە دەستمان لە ئەو مەلەفانە بردووە کە بەڵگەی 100% لەلا بوو. یعنی ئەگەر بابەتێک لە 150 باە لە 180 باە دەستمان لۆ نەبرێت بەداخەوە ئەو زانیارێنێنی لای مەیە زۆربەی هەرە زۆری زۆنی زەردە کە ئەوە تەخەسوسی کارکردنی ئێمەیە بە تایبەت بنەماڵی بارزانی لەبەرەوەی ئێمە هەمیشە لەسەرەوە پێدادەین جیاواز لە هەموو ڕاگەیاندنەکان کە جیاواز لە هەموو چالاک ئەوان لە بنەوە پێدادێن ئەمە لەسەرەوە پێدادین لەبەرەوەی زۆرترین زانیاریمان لەسەر ئەو بابەتانەی ئەوانەمان داناوە. دوو پێشتر ئەمە ڕامانگەیاندووە ئێستاش دووبارەی دەکەینەوە هەر کەسێک دۆسیەیەکی جیاوازی هەیە لە زەمنی ئەو تایتڵانەی کە لە ناو سکاڵاکەیە ئێمە دەتوانین بیخینە پاڵی باشە. یعنی ڕێگا ماوە 3 مانگ ماوە هێشتا 2 مانگ و 25 ڕۆژ ماوە ئەتوانن داوایتر ئیزافەکەن داوایتر ئیزافە لە چۆن لەو خاڵانەی بۆ نمونە لەسەر کوشتن بی ناتوانانی شتێکی جیاواز دە و تایتڵانەی کردومانە ئەوەی کە کردومانە لەبەرەوەی هەر دۆسیەک کوشتن کۆمەڵێک سکاڵا هەیە کۆمەڵێک ئەوەی سکاڵای پێشکەشکری کۆمەڵێک شاید و دیکۆمنتی جیاواز جیاوازەیە کە بۆ نمونە دەرێن تیرۆر بریتینی لە یەک کەس تەنها لە فایلی تیرۆر کۆمەڵێک تیرۆرە بۆ نمونە کە دەڵێن مخەدەرات لە فایلی مخەدەرات کۆمەڵێک شایەت هەیە بەڵگە هەیە شتی جیاواز هەیە لە ناو دۆسێکە پەریخان یەکشت زۆر بەس بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم کاگرن چونکە کاتم بەرەو کۆتایە یەکشت زۆر زیای سەرنجە کە زۆر کەم باس کرایە دەمەوێت لێرە باسی بکەم. ئەم دەسەڵاتە بەناو سیاسیەی باشووری کوردستان بەنەوت بە بازرگانی چەک بە تیرۆر بە هیچ شتێک تێر نەبووە تەنانەت دەستی بردووە بۆ سەر کاتی خۆشی ئەو کەسانەی کە لە خەفەتی ئەوان دەیانەوێت خۆشی کەمێک خۆشی ژیان بەدەست بێنن. بۆ نمونە ناو دۆسیەکەی یەک لە سکاڵاکان بریتر لە تەزویرکردنی کۆمپانیای مەشروبی جیهانی جاک دانیێل یعنی لە کۆمپانیای جاک دانیێل ئەمریکیە بەڵام پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبارەکانی ناوی لە کەڵک لە شاری هەولێر 10 ساڵە جاک دانیال دەداتە دەرخواردی مەشروبخۆرانی کوردستان بەڵێ دایانە کۆپیەکاتوی فرۆشێت بەڵێ هەر لە بۆ کوردنا یعنی جاک دانیالی معمەل کەلەشی پارتی بە مەشروبخۆرانی کوردستان و عێراق دەفرۆشێتن بە جاک دانیالی ئەمریکی. ئەمە یەکێ لە دۆسیە گرنگەکان لە بەرەوەی تەزویرکردنی براندی جیهانی لە هەموو دنیا تاوانێکی یەکجار گەورەیە بەڵام ئەوان بەناو تیشتێر ناخۆن دەستیان بردووە مەشروبیش.
دنیاک سوپاس ڕەنج دەرگراوی هەندامی بۆردی دەستگای تەفدا پرس بۆی کە لەگەڵمان میوان بووی. سپاس بۆیەوەش. گومانی تێدانە کە کۆمەلگای کوردی زۆرینەی موسڵمان و بۆ پابندبوونێکی نەریتی هەیە بە بنەمانە گۆڕەکانی ئاینی ئیسلامەوە. ئەمەش دەبێت بەپەی هەموو پێوەرە کۆمەڵاتی و ئازادی و دیموکراسیەکان ڕێز لە گیراو بێ هەر هەوڵێک بۆ داتاشینی ئاینیان جیاکردنەوەی ئاینیان دوورخستنەوەی ڕەوشت و نەریتە ئاینەکان ئەوە ڕوبەڕووی پەرچەکردارێکی تون دەبێتەوە. لە بەرامبەرەوەدا پێویستە ئازادی بۆ ئاین و بیر و باوەڕ و پێکاتە جیاوازەکان فراهم بکرێ و جیاوازی نێوان ئیسلامی سیاسی و سیاسەتی ئیسلامی چیە لە هەرێمی کوردستاندا ئەم دوو چەمکە چۆن ڕەنگدانەوەی هەیە. دەبێت پێتان بڵێم کە ئیسلامی سیاسی خۆی لە پارتە ئاین و ئیسلامیەکان دەبینێتەوە و هەر پارت و هێزێکی تر لە گۆڕەپانی سیاسەتدا، بەڵام سیاسەتی ئیسلامی تێگەشتنێکی بۆ پێڕاوکردنی لە دەسەڵات کە دەکرێت بڵین پیرۆزیەکی ئاینی لەخۆ دەگرێت، ئەوەش بەهۆی بنەماکانی هەڵقوڵاوی قورئان و فەرموودە و بۆ بەڕێوەبردن. ماوەیەکە لە باشووری کوردستان بە تایبەتی شاری سلێمانی ناوە ژمارێکی زۆر لە کچان لە ژێرناوی تاجی شکۆ کە زۆربیان لەژێر سەرپەرشتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەڕێوە دەچێت باڵا پۆش دەبن. زۆربەی ڕاوسەرنجەکان لەسەر کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامیە و دەپرسن ئەمە تاجی سیاسیە یاخود تاجی ئیسلامی. ئەوەی کۆمەڵ و یەکگرتوو دەیکەن بەشێکە لە پاراستنی سیما و شیرازەی کۆمەلگا یان ڕاوتێکی ئایدۆلۆژی سیاسی و بە پشتیوانی دەرەکی. سلێمانی کە کێشەی دینداری هەبووە، مەگەر دەیان زانای ئاینی وەکو کاک ئەحمەدی شێخ خەڵکی سلێمانی و بەشێک لە کۆمەڵگەی سلێمانی نەبوون تاوەکو ئێستا. ئەم مژارە لەگەڵ جوان عوسمان نووسەر و ڕۆژنامەوان گفتوگوی زیاتر دەکەین. جوانەخان سڵاوت لەبێ، سوپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو لە ئێوەش دەستان خۆش بێت بە بەرنامەکەتان. سوپاس دەکەین. جوانەخان دەمەوێت هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە خەڵکێکی زۆر سەرنجی هەیە لەوەی کە لە باشووری کوردستان بە تایبەتی شاری سلێمانی ناوە ژمارێکی زۆر لە کچان لە ژێرناوی تاجی شکۆ زۆربیان لە ژێر سەرپەرشتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەڕێوە دەچێت. خەڵکێکی زۆر دەپرسێ ئێستا ئەوەی کە بەڕێوە دەچێت لە باشووری کوردستاندا تاجی سیاسی ئەم کچانە لە سەریەکان یاخود ئیسلامیە؟ بەڵێ دەستان خۆش بێ. بەڕاستی ئەم مەسەلەیە نازانم چۆن بڵێم کە زۆر بێمانا کراوە، یعنی زۆر بارز کراوە بە جۆرێک کە ئەم ڕێکخراوە ئیسلامیانە خۆیان کردوتە خاوەنی شەرەفی خێزان. شەرەفێکیش چۆن لە ژنەوە تێگەی لە کچەکانمانەوە بەوەی کە باڵاپۆشیان کەین. من پێم خۆشە پەریخان پێت بڵم من خۆم حیجابم بڵێن باڵاپۆشم باشە، بەڵام من ئەمە بە شتێکی زۆر بێمانە ئەزانم. ئێستا لەوانەیە پێشم بڵێن حیزب ئیسلامیەکان کە خۆت باڵاپۆشی ئەمە چۆن پێ دوایە ئەبێ ئافرەت خۆی ڕوودکاتەوە، ئەبێ ئافرەت وەکو مۆدێلەکان بێ. من نەموتوە ئافرەت ئەبێ وەکو مۆدێلەکان بێ، نەشموتوە بێ وەکو ئێوە بێ کە بە شێوەیەکی مێگەلانە کۆیانەکەنەوە هەموو ساڵێک بە قسەی خۆیان نزیکی 500 کسمان کرد بە حیجاب، 500 کسمان کرد بە باڵاپۆش، کە ئەمە شتێکی زۆر بێمانەیە. بۆچی؟ چونکە ئافرەت وەکو پیاویش خاوەنی ڕای خۆیەتی، خاوەنی باوەڕی خۆیەتی، خاوەنی سەرنجی خۆیەتی. یعنی ناکرێتەوە بێیت لەژێر چەند ناونیشانێکە، لەژێر چەند ناوێکە خۆتکەی بە خاوەنی شەرەفی خێزان، خۆتکەی بە خاوەنی شەرەفی کچان. یعنی تۆ هاتووی لە دەفەرێکە لە سنوورێکی جوگرافیایی کە گەندەڵی هەتا بینە قاقامان هاتووە تێگەی. یعنی ئێمە ئێستا درەختێکی ڕزیوین کە کرمی ڕەگمان هەیە، بەڵام تۆ هاتی خەریکی لە قوپۆپەکەی ئەی بڕیتە و دەرمانێکی ئەڵێ من چارەسەریەکەم. ئەتێ بڵێ ئەمەی کە ئەکرێ خۆ مەشغوڵکردنی کۆمەڵگایە بە کۆمەڵە بابەتی دیکەەوە بۆی بابەتە سەرەکیەکان پەردەپۆش بکە؟ بەڵێ یعنی شتێکی تریشەیە ئەڵێ ئێمە خۆمان کردووە بەوەی کە ئێستا خێزان هەڵوەشاوە، خێزان کێشێتیایە، ینی لە دادگاکانە باسی خیانەت زەوجی زۆرەکرێ، ئێمە هەوڵەین وانەکەین. من پێیان ئەڵێم بەو ڕێکخراوانە یەک توێژینەوە بابەت یەک توێژینەوە ناڵم زۆر یەک توێژینەوەم پێ بڵێ کە تۆ توێژینۆت کردبێ ئەوەی خیانەت زەوجیەکە، ئەوەی خێزانەکان هەڵوەشاونەتەوە، ئەوەی کە خێزان ئێستا وەکو جاران نەماوە بۆ کارەکەی ژنی سفورە. باشە
پێم بڵێ بچیتە مەحکەمەکان ئەو خێزانانەی کە لێک هەڵۆشاون ئەو خێزانەی کە لێک جابوونەتەوە ئایا هەمویان ئافرەتەکانیان سفورن؟ ئایا ئەو خیانە زەوجانەی کە ئێستا ئەکرێت هەمووی ئافرەتەکان سفورن؟ یعنی مەسلەی باڵاپۆشی مەسلەیەکە ئەوەندە کەسیە ئەوەندە شخصیە کە خۆی گەورە لە سوورەتی الأحزاب ئاەتی 59 کە بۆمان داز دەکا یعنی نەهاتووە ڕاستەوخۆ بە ئافرەتەکانمان بڵێ بەڵام چی ئەکایێت لە ڕێگەی پێغەمبەر دووری خوای لەسەر بێت پێمان ئەڵێ بۆ ئەوەی نەبێتە واجبێک کە ئەوەندە قرس بێ کە وەکو نوێژ و ڕۆژ و زەکات و ئەو شتانە کە واجب بێ لەسەرمان بەڵکو ئەمەی هێناوەتە سەر ئەوەی کە لە ڕێگەی پێغەمبەر دووری خوای لەسەر بێ بە ئافرەتەکان بڵێ با من ئەصل و فەصلی حیجابت پێ بڵم باڵاپۆشی تەریخات باڵاپۆشی کاتێک هات کە پێغەمبەر دووری خوای لەسەر بێ کە سەردەمی ئەوان ئافرەتەکان یعنی کە ئەسوونە دەرەوە کێشەی ئەویان بۆ دروزە وەکو تەعلیق یاخود وەکو ئەوەی کە داوای پەیوەندی سێکسی پێش زەواجیان لێکردن ئافرەتە باوەڕدارەکان بەمە ئیسعاج ئەبوون بەمە ناڕەحەت ئەبوون هاتن بۆ لای پێغەمبەر دووری خوای لەسەر بێ کە پێیان بڵێ ئێمە لەگەڵ ئەوەی کە باوەڕمان هێناوە هاتوونەتە ناو ئیسلامەوە کەچی پیاوەکان هەر وەکو پێشتر يعني پیش باوەڕداری تعاملمان لەگەڵەکەن يعني تانو تشرمان لێن داوای پەیوەندی يعني سێکسی پێش هاوسەرگیریمان لێ ئەەکەن تۆ بزانی کە ئافرەتێک باوەڕدار بوو بە ئیسلام مەسلەی سێکسی لە دەرەوەی خێزاندا بۆی حرام و قەدەغە کراوە پێغەمبەر دووری خوای لەسەر بێت کاتێ ئەمەی بیست داوای هاوکاری لە خوای گەورە کرد خوای گەورە ئاەتی الأحزاب 59 بۆ ناردە خوارەوە کە لێرەدا سیرکە یعنی سیری ئاەتەکە بکەن من نازانم چۆن چەند جار بڵم چۆن ئەتوانن ئەم ئاەتە کە ئیهێنی یەکسەر لەو سەرۆیەیت یعنی وەکو وابێ لە تونێلەکە لەو سەرۆبی بە ئۆفسایدا دێت سیریکە يعني سيري آياتك خوي قولنا القرآن بوشي أما سلي بتابتي لنا وشاري سليمانيا وندزق بوتو يعني لا مثلا كأحزاب السياسية أمي كذوبة أحزاب السياسية أمي كذوبة ويك بتما بلي إما أقام عن خزانة كان تانا بي إما أقام عن لجنة كان تانا بي إما أقام عن لكسة كان تانا بي شرفي إيه وشرفي إيه يعني أما كيف قولنا كيه يعني ئێمە لە باشووری کوردستانە کێشەی گەورە هاتوۆتە کوردستانەوە باشووری کوردستانەوە بەڵام ئەو هاتووە بە تۆڵێت تۆ خەڵ من هەڵبژێرە من شەرەفی تۆ پارێزم یعنی ئێمە لە باشووری کوردستان و بەتابەتی لە سلێمانی و دەوروبەری لە بەرەوەی زۆربەی گروپانە لە هەڵەبجە لە سلێمانی زۆرتر دەرەکەون کێشەی دینداریمان نییە بەڵکو مەسەلەکە ئایدۆلۆژیایەکی سیاسی و بە پشتیوانی دەرەکیش ئەمە دەکرێت بەڵێ کێشەیەکی سیاسیە تۆسیرکە ینی من ئەمێ ئەو ئاەتەکەت پێ بڵێم یعنی ئەڵێ خوای گەورە لە قورئانە لە سوورەتی الأحزاب آية 59 يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين بوشي بو أوي بناسرينوا انت تيش عليه بأفرت باوردار كان يعني تي يعني تيش أوي حجاب بيد أبي باوردار بي تيجي من وكو خموك وبالاپۆش پێم خۆش نییە ئەو ئافرەتانە هەر هەمویان حیجابیان لەسەر بکرێت چونکە نازانم کە باوەڕدارن یا باوەڕدارنی تێگەی یعنی تۆ کۆمەڵێک ژن ئەهێنی لەچکی ئەی بەسەردا خۆی باڵاپۆش ئەکا و لەگەڵ منە کە باوەڕدارێکم ئەبێ بە یەک بەس من ئاگام بەڵی نییە نازانم چونکە ئەمە خۆی بە قەناعەت و بە بڵین باوەڕی خۆی ئەمەی هەڵە بژاردووە ئەمە کۆمەڵێک هاتوون کچەکانی خۆیانیان هێناوە ئەڵێن چجا من کێشەکە لەوەیە هەر هەمووشیان کە ئەنکەنە هۆڵێکەوە یعنی هەمووی حیجابەکەی یا سەرپۆشەکەی یا مۆرە یا سوورە یا پرتەقە هەمووی یەکڕۆنە یعنی کەنانەت لەوەش هاتە داخولەکە تۆ نووسەرێک وەکو ڕۆژنامەنووسێ قسەت لەگەڵ هیچ یەکێک لەو کچانەیان نەکردووە خودۆ خانمانە نەکردووە کە دەبنە باڵاپۆش ئەوان چی دەڵێن ئایا لەژێر زەختی ماڵباتیان یا خود کاریگەری هیچ کەسێک بوون یا بەخواستی خۆیان بوو چونکە دووشت هەیە پێویست ئێمە جایکەینەوە یەکێک بەخواستی خۆی دەبی ئەمە کەس ناتوانێت کێشەی لەگەڵی هەبێ بابەتێکی دیکە کە لەژێر
زەبری خێزان و چواردەورەکەیدا ببێ بە باڵاپۆش. بالضبط ئەوەیە یعنی من ناچم پرسیاری لێ بکەم بەڵام من لە باشووری کوردستان مدۆخەکە ئەبینم ئەگەر بەهی ئەوان بێت کە ئەڵێ ئێمە هەموو ساڵێک نزیکی 100 بات بڵێ من ئەڵەن 100 کە خۆشیان ئەڵێ نزیکی 500 بۆ 1000 کچمان کردە باڵاپۆش ئەی بۆ من نایبینم خۆ من لەم شارەیەم یعنی هەمووی هەر جەماعەتێ کەسێکە هی خۆیانە ئەیهێنن وەڕکلامێکە بۆ ئەوەی کە بڵێنەها ئێمە شەرەفی خێزانەکانتان ئەپارێزین بەڵام مەسەلەی باڵاپۆشی بۆ نمونە من کە ڕۆژێ لە ڕۆژان خۆم کردە باڵاپۆش ناتم خۆم بنوێنم چونکە باوەڕم هەیە کە ئەمە شتێکە پێویستە من بۆ خۆمی بکەم چونکە خوای گەورە لە قورئانە ئەڵێ من نامەوێ بۆ خۆت بیکە بۆی ئازار نەدرێ لەبەرەوە مەسەلەی باڵاپۆش کە زۆر جاریش مامۆستا ئاینیەکان و حیزب ئیسلامیەکان زۆر باس لە سزای دۆزەخ و سزای دنیا و قیامەتەکان هیچ سزایەک لە ئاینە لە قورئانە دەربارەی باڵاپۆش نەهاتووە نە لە دنیا نە لە قیامەتە ئەمە شتێکە زۆر شخصیە تەنها بۆ ئەوەیە کە تۆ بناسری ینی وەکو ڕێزم لێ وەکو سەڵیبێک چۆن کەسێک من سەڵیبێکی لە ملابێ ئۆتۆماتیکیان ئەزانم کە مەسیحیە لەبەرەوە من زۆر شت هەیە لە شعوریەن ئەبێت سنوور بۆ خۆمدانم چونکە ئەو سنووری بۆ خۆی دانا ئەڵێ من مەسیحیم ئەو تا سەڵیبم لە ملایە کەواتە من بۆم هەیە ئازاری نەدەم بۆم هەیە لێ نەپرسم بەڵام بۆچی دینەکە دوایە باڵاپۆشیش ئەینەن شتە کە من باڵاپۆشێکم بینی پێویستە بیناسم پێویستە بزانم کە ئەو کەسە داوای پەیوەندی پێش یعنی پەیوەندی سێکسی پەیوەندێکی ناشەرعی لێ نەکەم داوای هەندێک شتی تری لێ نەکەم ئەمەیە ئەسڵی باڵاپۆشی تێگەی خوای گەورە لە قورئانە ئەڵێ بۆ ئەوەی بناسرێنەوە و ئازار نەدرێن وەکو پێم وتی پێشتر ئەوانەی کە باڵاپۆش نەبوون ئافرەتەکان ئازار ئەدران بەوەی کە پیاوەکان ئەچونە دەرەوە تەعلیقیان لێیان دەستیان بۆ بردن داوای پەیوەندی جنسی پێش هاوسەرگیریان لێکردن ئەمە بوو کە ئەوانی ئازاردا و خوای گەورە لە قورئانە و ئاەتی هێنایە خوارەوە بەڵام ئەم ڕێ و ڕسمە کە ئێستا لەگەڵ ڕێزمان نازان بڵێم ئەم نێگەلکردنە کە ئێستا ئەکرێ بەڕاستی پارێکی زۆری بۆ سەرفەکرێ و خەڵکە هێنرێت و بۆ کۆمەڵە کەس عەمرە دەستنیشان من یعنی ئەمە نەڵم ئەمە لە بەغیل و لە حەسوودیمە تۆ ئەتوانی ئەم پارەی کە هینەکە لە بواری تریشە لە بواری تەنمیەی بەشەریە لە بواری گەشە پێدانە لە بواری بەرزکردنەوەی علم و معریفەیە ئەسڵان من خودی خۆم بۆ مەسەلەی پۆشاک ئەوەندە لەگەڵ ئەوەیان کە ئینسان ئەبێ ئازاد بێت بەڕاستی ئەوەندە ئازاد بێت پێی خۆش بێت چ دلێک چ پۆشاکێک چ شتێک ئەنەخشێنە بابی نەخشێنێ بەڵام نەک بە جۆرەی لە ئێستادا ئەم ڕێکخراوانە بەڕاستی بوونەتە هۆی ئەوەی کە بڵێت بە خێزانەکان بڵێ خەمتان نەبێ ئێمە شەرەفی ئێوە پارێزین ئاگامان لێتانە ئەو تاژنەکانتان باڵاپۆشەکەین قسەکانتان باڵاپۆشەکەین بارزیانەکەن ئەمە ئەو پەڕیشتێکی بێمانایە دنیاک سپاس جوان و سپان و سەر و ڕۆژنامەوان لەگەڵ مابووی لە باشووری کوردستان و ڕۆژێکی خۆشتانە بێت ڕۆژێکی خۆش بۆ ئێوەش خواتان لەگەڵ سپاس بۆ ئێوەش بەڕێزان تام کاتە بیسەرمان بوون گفتوگۆی ڕووداوەکان پێشکەش کرا تا هەفتەی داهاتوو بمێنە بەخێر و سەلامەت. گفتوگۆی ڕووداوەکان